گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز ڤەدیم مەکەرێنکە چاودێری سیاسی لە مۆسکۆوە لەگەڵم دەبێت. بەڕێز ڤەدیم زۆر بەخێر بیت بە کوردستان 24. سەرۆکی ئۆکرانیا فشار دەخاتە سەر وڵاتانی ئەندامی ناتۆ کە ڕێگە بە بەکارهێنانی چەکی دوورمەودا بدەن. ئەمە چارەسەرە یان جەنگەکە دەباتە قۆناغێکی نوێ؟ سەرۆکی ئۆکرانیا زێلێنسکی تێدەگات لەوەی هیچ مانایەکی نابێت کاتێک شەڕ لەگەڵ رووسیا بکەیت بەبێ هاوکاری هاوپەیمانەکانی و تێدەگات لەوەی و داواش دەکات ناتۆ هێزەکانی ناتۆ هاوکاری بکەن لەم شەڕە و بەشدار بن لەم شەڕە دژی رووسیا. ئەمە پێویستە تێبگەین لەوەی بەبێ ئەم هاوکاریە بەبێ هاوکاری هاوپەیمانەکانی ئۆکرانیا بەبێ هاوکاری ناتۆ هێزەکانی ناتۆ مەحاڵە شەڕ لەگەڵ رووسیا بکەن. باشە. لەبارەی هاوکاریەکانەوە جێگیری ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکا دەڵێت ترسمان لەوە هەیە کە رووسیا هێرش بکاتەوە سەر بنکە ئەتۆمیەکانی ئۆکرانیا. ئایا ئەمە تەنیا پاساوە بۆ ئەوەی ئەمریکا و هاوپەیمانەکانی زیاتر هاوکاری ئۆکرانیا بکەن؟ رووسیا وڵاتێکی ڕاست و ڕاستڕەوە وڵاتێکی تیرۆریست نییە، هێرش ناکاتە سەر بنکە ئەتۆمیەکان، هێرشێکی لەو شێوەیە ئەنجام نادا، هێرش ناکاتە سەر خەڵکی سڤیل و هێرش ناکاتە سەر بنکە ئەتۆمیەکانی ئەو وڵاتە. ئێمە ئامادەین ئەم شەڕە ڕاگرین لە ساتێکە ئەگەر ئۆکرانیا بە مەرجەکانی ئێمە ڕازی بێت و بەو مەرجانەی کە ئێمە داماناون جێبەجێیان بکات. ئەم پرسیارە لە نێوان رووسیا و ئۆکرانیا بەڵکو پرسیارەکە لە نێوان رووسیا و ناتۆیە کە نابێت بێنە ناو ئەم شەڕەوە و پێویستە رووسیاش با بڵێن ئاسایشی خۆی بپارێزێت و چاویشی لەوەیە هەموو بەرژەوەندیەکانی خۆی بەرگریان لێ بکات. باشە، پێت وایە کە وڵاتانی ڕۆژاوا ڕێگە بە ئۆکرانیا بدەن لێدانی بەهێز لا رووسیا بدەن یان نا؟ ئەمە پرسیارەکە نییە ئایا ڕێگەیان دەدەن هێرش بکەنە سەر خاکی رووسیا بە موشکی دوورمەودا یاخود نا، بەڵام ئەوان دەیکەن، ئەوان بە دەستی خۆیان ئەم کارە دەکەن و چاویان لەوەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشدار بن و دەیانەوێت ناتۆ بێنە ناو شەڕەکەوە و موشکی دوورمەودا بدەنە ئۆکرانیا تاوەکو هێرش بکاتە سەر رووسیا. ئۆکرانیا شارەزای تایبەتی نییە لەم بوارەدا و زانیاری تەواویشی نییە کە ئەم هێرشانە بکاتە سەر رووسیا و هەروەها زانیاری ئەوەشی نییە کە ئەو موشەکە بالیستیانەی لە ئێرانەوە هاتوونەتە رووسیا، بەڵکو هەموو ئەمانە ناتۆ ئەنجامی داون، هەموو ئەم کارانە ناتۆ دەیانکە، دەیانەوێت بێنە ناو شەڕەکەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دژی رووسیا شەڕ بکەن لە ناوچەکانی ئۆکرانیا. بەڕێز ڤەدیم دەتەوێت بڵێ کە ئۆکرانیا تەنیا چەکی دەستی ناتۆ و ئەمریکایە بەکاری دەهێنن لە دژی رووسیا؟ ئەمە تەنیا ئەوە نییە کە کەرەستە و چەکیان لە ئۆکرانیا بێت، بەڵکو ئەوان دەیانەوێت دژی رووسیا شەڕ هەڵگیرسێنن، دەیانەوێت ئەم شەڕە ڕاگرن ڕوبەڕووی رووسیا بنەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و هەروەها دەیانەوێت ژانێکی دروست بۆ خۆیان دروست بکەن، دەیانەوێت بە شێوەیەکی تەواو ئەم شەڕە ڕاگرن و ڕوبەڕووی رووسیا بنەوە و باشە. خۆتان دەزانن کە ینی ئەڵمانیا، سویسرا، چین، هندستان، بەرازیل لەمانە هەوڵی جددیە دەن بۆ ئەوەی کە پرۆسەی ئاشتی بێن نەکایەوە. پێتان وایە کە ئەمە سەردەگرێت؟
پێم وایە نەخێر چونکە ئەمە پرسیارەکە لە نێوان ئەمریکا و رووسایە پرسیارەکە لە نێوان ئەو دوو وڵاتەیە هیچ کەسی دیکە ناتوانێت پاڵپشتی لەم چارەسەریە بکات چارەسەری ئەم کێشەیە لەلایەن ئەمریکا و رووسیاوە دەکرێت بەبێ هاوکاری ئەمریکا ئۆکرانیا رووسیا ناتوانێت ئەم شەڕە ڕاگرێت و بەبێ هاوکاری ئەمریکا ئۆکرانیاش ناتوانێت ئەم شەڕە ڕاگرێت و دەبێت ئەمریکا هاوکار بێت و هەروەها پۆڵەندا و هەنگاریا و تورکیاش کاریگەریان هەیە و رووسیاش چاوی لەوەیە شەڕەکە ڕاگرێت لە کاتێکدا ڕای دەگرێت کە سەرکەوتوو بێت بەڵام رووسیا لە هەمان کاتە ئامادەیە گفتوگۆ بکات ئەگەر مەرجەکانیان پەسەند بکرێت مەرجی وڵاتەکەمان پەسەند بکرێت ئێمە ئامادەین شەڕ ڕاگرین ئامادەین گفتوگۆ بکەین ئامادەین دانوستان بکەین پێویستمان بەوەیە کە گفتوگۆ لەسەر ئەم مەرجانەی ئاشتی بکەین هیچ کەسی دیکە ناتوانێت یارمەتیمان ڕێز ڤەدیم مەکەرێنکە چاودێری سیاسی لە مۆسکۆ لەگەڵم بووی دەستخۆش.